ئەو کەسانەی کەوا ئۆتۆمبیل چاک دەکەنەوە پیشەی فیتەریان هەیە پیشەیەکی پیرۆزە ئۆتۆمبیل یەکجار هەیە خەلەلێکی بچووکی هەیە کەسی وەستا حەقی تەواوی حەقدەستی خۆی وەرگری ئەویش بۆ پیشە لەوێ دانیشتووە ئەم جلە ڕۆناویانەی لەبەر کردووە فەقیرە جلی مەدیسی لەبەرانیە ڕۆژ هەتا ئێوارە سەرما و گەرما لەو مەحەل و شوێنکارەیە بە فیڕۆنادا ئالەم حاڵەتانەدا حەقی خۆیەتی کرێ وەرگێ حەقی خۆیەتی پیشەی بژێوی ژیانی وەرگێ بەڵام بەقەدەر خەلەلەکە پارە لێ وەرگێ ئینسانی مرد کە فیتەرێکی مەردە بە ئەندازەی ئەو خەلەلەی هەیە بە ئەندازەیەوە کارت بۆ دەکا بە ئەندازەی ئەو شتەی کە پێویستە شتەکانت بۆ دەگۆڕێ بەڵام ئەگەر نامرد بێ خەلەلێکی بچووکت لێ گەورە دەکا ئەڵە بڕۆ لەوانەیە ڕۆژی چکە تەواو بێ بەخوا ئەمڕۆ تەواو نابێ ئەم کارە بەس بۆ ئەوەی کەوا زۆرترت لێ وەرگێ ئێتەوە ناسنامەی مەردایەتەکەی لەدەستدا بەداخەوە هەروەها ئەو کەسانەی کەوا پزیشکن بەداخەوە بەشێک لە پزیشکان بە دڵنیایەوە هەمویان وانین پزیشکی زۆر مرد و بەڕێزیشمان و بە ویژدانمان هەیە کەوا ناسنامەکەی بڕوانامەکەی کە دکتۆرای هەیە لە نەشتەرگەریدا لە پزیشکی گشتیدا ناسنامەی مەردایەتیەکەشی بەیەخەوەیە هەموو خەڵک شایدی مەردایەتی و پیاوەتی و جوامێری و ئافرەتێکی مردی بۆ دەداگە دکتۆرەیەک بێ بەڵام هەیەە بەداخەوە مەردایەتی لەدەست داوە بەوەی شەریکە لەگەڵ تیشک و سۆنەرەکەیە شەریکە لەگەڵ مختبەری خوێنەکەیە شەریکە لەگەڵ دەرمانخانەکەیە بۆ ئەوەی خێرا بینای خۆی هەبێ ئێستا سیرەکەی هەر دکتۆرێکە و بە ماوەیەکی کەم ئەرزێکی تیجاری 1000 مەتری دەکاتە باڵەخانەیەک بۆ خۆی بەخوابران بە حەڵاڵی بە موچە پێک ناهێنرێ ئەمە زۆر زەحمەتە ئەو نەخۆشە هاتووە ئەڵێ ئەمە گیانم ئەمە ئەندامەکانی لاشەم ئەمەش ئەو پارەی کە زۆر بە زەحمەت کۆم کردوێتەوە جەنابی دکتۆر متمانم پێتە خستمە دەستەوە بەس لەم نەخۆشە ڕزگارم کە واللهی ئەگەر نامرد بێ ئتر ئەو فەحسانەی کە پێویست نین بۆی لە مختبەرەکە بەشی دەستکەوێت ئەو دەرمانانەی کە پێویست نین واللهی دەرمان ساز هەیە لەگەڵ دکتۆرەکەی شەریکە دەرمان ساغ دەکەنەوە بەسەر نەخۆشە ئەڵێ من دەرمانم بینی ئەڵێ 2022 دەرچووە مانگی نۆی 2025 بەسەر دەچی ئێستاوە نزیکی مانگی 5 بووینەوە بەڕێزان نزیکی مانگی 5 بووی تەوانێ هەمووی 4 مانگی ماوە لە 2022 شەوە خوازانە بە قاچاق ئەمە چەند مەغزن و ناو لۆری گەرمی بینیوە باعث 670,000 ئەم دەرمانانە دڵ 100 پارچە دەدەینێ بە خۆڕایی تۆ 10 پارچەمان پارە بۆ بفرۆشە ئەو کەسەی خاوەن کۆگایە ئەم دەرمانانە بێ فڕێ بدرێن دوای 1-2 مانگی تر بێ 3 مانگی تر فڕێ بدرێ ئەمە خێرا بۆی سرف دەکا ئێتر تو ئەم غەشە لە کەسێک دەکەی کە هیچ شارەزایەکی بواری پزیشکی نییە یان خوێندەواریشە بەڵام سەیری بەرواری بناهینەکە ناکە لەوانەیە لە 10 کەسە یەک کەس بچە بڵێ وەڵای برا ئەمەم ناوێ مە بۆتە ژەهر تۆریکەیتە لەشی بنەوە ئەوە ناسنامەی مەردایەتی لەدەستدا ڕواتان هەبێت لە دنیا و قیامەتا قەرەبۆکەی دەدەی باجەکەی بە قورسی دەدەی بۆیە ئەم کۆمەڵگای ئێمە بەم وتارە لەو بڕوادەم هەمومان چەند جارێک گوێی لێ بگرینەوە بە خۆمان دابچینەوە من لە خۆمەوە بۆ جەنابتان چەند خۆشە ڕۆژگاری ژیانت ڕۆژانە کە دەچیەوە ماڵەوە لەسەر سەرینی خەوتنەکەت ویژدانت ئارام بێت کە ئەو ڕۆژە نامەردین نەکردووە چەند خۆشە ئەو ڕۆژەی کە تەمەنمان بەرەو کۆتایی دەڕوا لە سەر مەرگە ئینسان نامەردی بەرامبەر بە هەر کەسێک کردبێ شریتی ژیانی دێتەوە پێشی چەند سەربەرزن ئەو کەسانی لە کاتی شایەتمانە شریتی ژیان بەبەر چاویانە دێ نامەردیان بەرامبەر بە خەڵک نەکردووە ئەو حەقەی کە هەیەە هەر لە بینی خۆیان و خوادایە تەوبەی نەسوحیشیان لێ کردەوە بە پاشی دنیا بەجێ دێڵێت پەروەردگار لەوانەمان حیساب کە کەوان ناسنامەی مەردایەتی وەرگرین و لەسەری بژین و بمرین خوای گەورە لە کاری نامەردان بمان پارێزێت